بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو دەوێ مامۆستای بەڕێز لێرە ئێمە پرۆجێکتەکەمان بەناوی نەمسیس کاڵکە واتە نمبەر سیستم کالکولیتەر ئەمە بۆ گۆڕینی بابلین کۆنڤێرژنە لە نێوان نمبەرینگ سیستمەکان وەکو باینەری و هێکسا و دەسیمەڵ ئێمە تەنها وسییانەمان نێواخن کردووە بۆ ئەم پرۆجێکتە هەرچەندە ئۆکتامان هەیە لەگەڵ چەندەها نمبەرینگ سیستمی ترمان هەیە بەڵام بۆی کە کۆدەکان زۆر دوورودرێژ نەبنەوە تەنها ئەم چەندانەیەمان کردووە کە ئێستا ڕەنیەکەین و ئەیبینین سەرەتا کە بەرنامەکە کاتەوە ئەم نووسینە جوانی ئێرە یێنێتە سەر شاشەکە هەروەکو جوانکاری و دیزاینێ پاشان ڕەنی بکەین پاشان ناوی بەشداروانی گروپەکەمان ئەنووسێت لێرەیە هەربووی لە بەرچاوتان بێ خۆم ئەلەندگاوم یەکەم دانێ منە لێرە ئەگەر تاقی بکەینەوە تەنها چوار بژاردەت ئەخاتە بەردەست من لێرە سێم دانە هەڵەبژێرم و لێرە ئەڵێ چی ئەڵێ هێمای پلس یان ماینەس داونێ ژمارە دەسیمەڵەکە یان بە پلس یان بە موجەبی داخلیەکەی یان بە سالڤی بە موجەبی داخلیەکەم ئەڵێم سێ ئینتەر ئەەکەم بۆ شێوەیە ئەیکاوە باینەری ئێساڵێ ئایا توێت دووبارە ژمارەیەکی تر بگۆڕیت نەڵێم نەخێر کاڵم نەخێر ژمارەکە بەرنامەکە کۆتاییەت و داخرێ ئێستا ئەم جارە هەر هەمان شتەکەمەوە بەڵام ئەم جاراڵم بڵێ ئەمێ ژمارەیەکی تر بگۆڕم لێرە ئەڵێم سێ باشە هەر پلس سفر عفو پلس سێ وای لێرە ئەڵێم دوو یعنی باینەری تو دەسیمەڵ input a binary number ئەم جاران هەر سێیەکە داخڵەکەم ئەڵێم ئینتەر ئەڵێ سێ با ئەم جارە شتێکی تر بکەین هەر باینەری تو دەسیمەڵ با بڵین ئەڵێ input a binary number ئەڵێم یەک سفر سفر یەک ئەمە بکاتە یەک دوو چوار هەشت یعنی نۆ کاتە نۆ بۆ شێوەیە ئەمەش کۆدەکانمانە و هەمووی لەگەڵ یایەتی و ماندوو نەبی و لەشە ساوێ